بینەر و بیسەرین کوردستان 24 دەمەوە باش هێویە دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دن هاتی نەف خزمەتەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەلەکەکە دیش بەرنامەیە کوردی شوم و نەحس و بەدبەختی di demekê da xudayê mezin mirov bû avadاnkirina karên mezin durust kiriye. Çendîn pêxember û çendîn peyam edgelvan pêxemberan virê kirîne bû vî mirovey elqedîm û heta niha jî mixabin mirov piştaxû ib van hindek tişta germ dikin û eql û lojîk havêtiye pişx û giringiyê pê nadin. Lewra me divêtin etnava xeleka bernamê ib Kurdî da tîşkê pêxîne ser vî behsey û behsa wan tiştên xurafî û xeyalî bikin ku gelek car bandor heye ed jiyana rûjaneya takê me da. Mamostay Birîs zor bixêr bê serçavan û me divêtin rastaxû biçîne ser tewerê bernameyê bipirsîn erê etnava ayînê Îslamê da. Tiştek heye eb navê şûm yan ku nehs yan ku bedbextî ki ev tişte zor car xelek pê ve meşğûl bûye û renge kartêkirneka silbî jî hebîtin jiyana rûjane da. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان وەکو تۆ لە پێشێکێکە ئاماژەت پێکرد یعنی بەداخەوە کە خوددا ئەم مرۆڤە گەورەی دروست کردووە بۆ ئاوەدانکردنەوەی سەر ڕووی ئەم زەویە لە کاتێکدا پێویست بوو بەو کارە مەزنە هەستێ تووشی هەندێک شتی زۆر خورافات دەبێ یەکێ لەو نەوع خورافاتانە ئەوەیە کە ینی پێشبینی ئەوە دەکات دەڵێن یعنی شوم بە عەرەبی دەڵێن شوم بە کوردی تەقریبەن هەر کراوە بە شوم نەحس هەیە لە عەرەبی بە کوردیش هەندێک جار هەروای پێ دەڵێن هەندێک جار دەڵێن بەدبەختی کەواتە تۆ باشت کۆ کردەوە گوتێت شوم و نەحس و بەدبەختی ئەمە لە ڕاستیدا هیچ بوونێکی نییە بە پێی ئاینی ئیسلام قسە بکەین بە پێی قورئان قسە بکەین بەس بەداخەوە لەگەڵ کەلتوری گەلاندا تێکەڵ بووە و ڕۆژگارێک جارێک دوو جار شتێک ڕووی داوە و دووبارە بۆتەوە ئیتر خەڵک لە لای بۆ بە ڕێسا و قاعیدە وازانێ هەمیشە دووبارە بێتەوە بۆیە دەڵێن شوم یا نەحس یا بەدبەختی چییە دەڵێن هیچ نییە جگە لەوەی کە خەڵک پێشبینی ئەوە دەکات تەوەقوع دەکات ئەگەر شتێکی دیاری کراو ببینێ هەرکەس بۆ خۆ شتێکی داناوە ئەڵێ ئەم شتە دیاری کراوە ببینم تووشی بەدبەختی دەبم یان دەڵێ وز بە ئەو وشەیەم باژۆ لە نەبێ من کە جۆم لەو وشەیە دەبێ یان لەو گۆرانیە دەبێ یان لەو قسەیە دەبێ من تووشی بەدبەختی دەبم ئەمەش هەیە یان مەسەلەن بە شێوازێک لە شێوازەکان معلوم یعنی هەندێک شتی زانراو هەندێک شتی زانراو هەیە ئەڵێ ئەو زانیاریە ئەو شتە زانراوە زەرەرم لێ دەدا ئەگەر بێت و بیزانم با نەیزانم باشترە جا ئەم قسەیە لە چۆ هاتووە ئەم قسەیە با بزانین لە قورئاندا خوددا بەمە ڕازی بووە خوددا ئینسانی ناردووە چ وەڵامی ئەم جۆرە کەسانە دەداتەوە کە بەداخەوە ئیدعای ئیمان دەکەن نوێژ دەکەن بە ڕۆژوو دەبن کە چی خۆیان داوەتە دەستی ئەمە اینجا لەبەر ئەمەشە نوشتە و فێڵبازی و فاڵچی و فاڵگرەوە و ئەمانە هەموو پەیدا بوون چونکە خەڵک بازارەکەی بۆ گەرم کردوون خەڵک بڕای بەم شتانە بەڵێ هەندێک جۆرت واقعدا ڕەنگ بەدان هەیە مامۆستا بوون و منە کەسێکێت بژیتن ئەست فلان ڕێکی ڕابچم من ئاگەش خونامینیتن و ڕێک وەسایە گەر توێ ڕێکی ڕابچیتن ئاگەش خونامینتن یعنی نابێ وابێ لەبەر ئەوەی کە هەندێک جار ڕووی داوە تۆ فکرت لە لای ئیمتیحانە بە ڕێگایە کاچووی کەوتی بۆ نمونە وانە ڕۆژی دینە ئیمتیحانە ئەوەیە ناکەوی بەس ئەگەر تەرکی زەمرویت بەڵێ ڕاستای کە تۆ تەوەقوع بۆیە ناوێن ناوە تەوەقوع یعنی خۆت پێشبینی ئەوە دەکەی خۆت پێشبینی نەخۆشی بکەی نەخۆش دەکەوی خۆت لاواز دەکەی خۆت ئەخەیتە ئەو بارە دەرونیە پێشەکی و مقدمەیەک بۆ خۆت دروست دەکەی تا ئەو ئەنجامی بۆ دروست بێ بەڵام قەت هەمیشە دووبارە نابێتەوە چونکە ئەگەر ئەم قسەی ڕاست بێ دەبێت بۆ هەموو مرۆڤایەتی وابێ خێرە هەمومان شت دەبینین هەمومان جۆمان لە هەندێک شت دەبێ وانە بۆچی هەمومان وا ناکەین بۆچی ئەوروپا وا ناکە بۆچی هەر ئێمە وا دەکەین ینی لە هەندێک شتا وەکو بڵێ خوا وەڵام دەداتەوە مەسەلەن خوددا پێغەمبەرێک دەنێرێ پێیان دەڵێ واز لەم شتانە بێنن وەکو بڵێن موسا سەلامی خوای لەسەر وەختی خوددا موسا دەنێرێ بۆ ئەم قەوم و پێیان دەڵێ ئەو کارە مەکەن ئەوە مەکەن ئەوە مەکەن وا ڕێک دەکەوێت لەگەڵ هاتنی موسایە ڕەنگە ڕووداوێکی ناخۆشیش ڕوو بدە ئەوان دەڵێن چی وئین تصیبهم سەیئەة ئەگەر تووشی ناخۆشیەک ببن ئەو قەومە بەنی ئیسرائیل وئین تصیبهم سەیئەة يطيروا بموسى ومن معه يطيروا طيرة يعني شؤم يعني ألين والله لو تي أم موسى يابو هاتو أم جماعة بديوريون لقل هاتني أمانة إما توشي قرفت بوين أما سيكي زور غلطة يعني لكردواري خو ما نشتي وجاري والرودا إنسان إحراجي شبه تو أتشيبو مالك ونيا أتشيبو مالك تشبكي جدولك وألو كاتا كاربابري يكسرن الله بيو قدمي زور خراب بو
هەر هات و کارەبا بڕە هیچ ڕەبتی بە تۆ نییە چی بکەیتەوە یا جاری وا هەیە تۆ ئەچی بۆ ماڵێک لەو کاتە کارەبا دێتەوەڵێن واخوا بە خێر بێ وڵا پێ و قەدەمی خێر بەمان ڕەبتی نییە بەم مەسائلانەوە یعنی ئەم کارەبای گەڕک و شارە گشتی هاتەوە لەبەر ئەوەی یەک کەس تۆ چویتە ئەو ماڵە خۆ هەر ئەو ماڵە نەبووە کارەباکەی بێتەوە کارەبای یەک گەڕک هاتوۆتەوە کارەبای نیوەی شار هاتوۆتەوە یعنی ئەمانە خوددا دەفەرموێ ئەمە کارێکی غەڵەتە یا قەومی ساڵح خوددا لە قورئان دەفەرمێ کە ساڵح پێغەمبەرە و سەلامی خوای لەسەر دەچێ باسی خوددا پەرستیان بۆ دەکا ئیدی ڕێکەکەوێ خۆ پێشی ئەو پاشی ئەو لە زمانی ئەویش ڕووداوێک ڕوویدا بێ چیان گوت قالوا طيرنا بك وبمن معك يعني والله بەڕاستی تۆ نەحەزبووی هاتی لەوەتی تۆ هاتوویتە لەگەڵ ئەوانی کە لەگەڵیشتان ئێمە تووشی ناخۆشی دەبین خوددا وەڵام دەدا خوددا دەفەرمێ ئەبێ ئەو چی بڵێ ساڵح ئەبێ لە وەڵامە چی بڵێ قال طائركم عند الله يعني ئێوە مەسیرتان و ئەم ڕووداوانەی کە بەسەرتان دێ بەو شتانە بەسەرتان دێ کە ئێوە پێچەوانی ئەمری خوددا دەکەن یعنی ئێوە کە خۆتان ناپێشتنەوە و سەرماتان دەبێن نەخۆش دەکەون چی بکەم لەگەڵ هاتنی منە نەخۆشکەوتن بۆ نمونە یعنی ئەمە ڕەبتی بە من نەبوو لێرە پارک دووسیەکان و بەرو باژیەک vê çendê danîne dema Xwedê teala vêre da bîjtin evel dev hewaya ayeteka dîtir bîjtin dev hewaya ayetekî bîjtin dev Xwedê ڕاستە کاڵە قالە طائركم عند الله نەخودا وای لێکردوون یعنی ئەبێ بزانی لە قورئاندا زۆر شتێ دەفەرمێ عند الله یان چۆن ئەڵێ بە مەشیئەتی خوددا إلا أن يشاء الله یعنی بە یاساکانی خوددا یاسای بۆ گردون داناوە یعنی چۆن یعنی زۆر جا تۆ بینی پاشایەک کە ئەمر دەرەکە ئەڵێ هەر کەسێک پێچەوانەی ئەمری ئێمە جوڵاوای لێ هات یعنی چی یعنی انتقام نا یعنی پێچەوانەی یاسای هاتو چۆی کرد کەواتە ئەتوانێ سەرۆکێک بڵێ ئەوەی پێچەوانەی یاساکەی ئێمەی کرد بۆیە وامان لێ کرد نە ئەم لێی داوە وای لێ کردو پێچەوانەی یاسای هاتو چۆ کە بێتە یاسای ئەم ئەبێ ئاوا لی تێبگەی لە قورئاندا ژنە خوددا ماڵی کەس وێران ناکە بەل ئەنتم قەوم تفتەنون ئێوە ئەمە اختیباری خۆتانە بەسەر خۆتانی ئەهێن یان سێری کە خوددا دوو پێغەمبەرێکە نێرە و دواییکا بە دوو دواییکا فعەزەزنا بثالثین ئەوانە چ دەڵێن قالوا إنا تطيرنا بكم والله ئێوە شومن ئێمە شوم لە ئێوە ئێمە بەدبەختی خۆمان لە هاتنی ئێوەدا دەبینینەوە ئەوان دەبێت چ بڵێن جا چی دەڵێن ئەمان دەڵێن لئن لەم تەنتەهوا ئەگەر ئەم شارە بەجێ نەهێڵن لەنەرجومەنەکم ولەیەمەسەنەکم منا عذاب ئەلیم ڕەجمتان دەکەین بەدبارانتان دەکەین و تووشی ئازاریشتان دەکەین قالوا طائركم معكم طائركم ئەوە چۆن عند الله معكم يعني ئەمە خۆتانن ئەم کارە بەسەر خۆتانە هێنن ئەئین ذوکرتم يعني ئێمە تەنها ئێوە ئاگادار دەکەینەوە بەل ئەنتم قەوم مسرفون ئێوە خۆتان ئەمەی کە دەڵێن ئیسرافە ئیسراف لە چی بەچی دەگوترێ هەر شتێک لە جێی خۆیدا نەبێ کەواتە ئەمەی کە خەڵک دەڵێ بەدبەختی لەوەدا هەیە و لەوەدا هەیە و لەو پەرداخەیە و لە شتێکی ترایە ئەست و ئەساسی نییە ئەمە جۆرێکە لە ئیسراف لە فکرکردنەوەدا جا مەسەلەیەکی تر هەیە مەسەلەن خوددا دەفەرمێ مەسەلەن قەومی عاد جاری واڵون لە قسەیەکی تر هەیە وەکو تۆ وتت ئەڵێ کاکە لە قورئانە هەیە ئێ باشە ئەمە هەموو خوددا خستێ سەر خۆیان وتی ئێوە بەدبەختی بە خراپەکانی خۆتان تووشی بەدبەختێ بن خۆشبەختیش بە کارە باشەکانی خۆتان خۆشبەخت دەبن لێرە مەسەلەن قەومی عاد لەگەڵ ثەمود و ئەوانە گوتمان ئێمە يعني ولقد أهلكنا القرون الأولى ولقد آتينا موسى الكتاب من بعد ما أهلكنا القرون الأولى وباسيكي دريشتريا بيبكين يعني عذابي كي بيدا وتري عذابي استئصال يعني جوريك لسزا هبوا حتى سردمي بيش دابزيني تورات خدا خلشي چي لناو بردوا دوای لە دابەزینی تەوراتەوە لە ناوبردنی گەلان بە گشتی وەکو قەومی نوح و عاد و سەمود نەما ئەوە نەما ئەو تا ئێستاکەش خوددا گەلان لە نێو نابێ خەڵک چاوەڕوانی ئەو شتە بێ یعنی بۆیە بینین لە زمانی پێغەمبەر درودی خوای لەسەر لێ دەدەن سەری دەشکێنن یعنی هەرچی لێ دەکەن دنیا وێران نابێ بۆ چونکە ئەوە نەما جا بێمە سەر باسەکە خوددا دەفەرمێ فأرسلنا عليهم ريحا صرصرا في أيام نحسات ئەڵێ هونی خواوتوتی في أيام نحسات کەواتە هەندێک ڕۆژ نەحسە ئەو ڕۆژە نەحسە لەبەر ئەوەی قەومی عاد خۆیان خراپە کار بوونە کاری خراپیان کردووە وایان بەسەر هاتووە ئەو ڕۆژانە ڕۆژگارێکی بەدبەختین بۆ ئەوان نەک ئیتر هەتا بۆ ئێمە بێ بۆچی چونکە ئەگەر ئەمە لێکی دێتەوە ئاەتەکە تەنها و تەنها بەدبەختیە بۆ قەومی عاد ئیدی تاو بۆ ئێمە نایە لە هەمان کاتیشدا ڕۆژەکان هیچ شوم و نەحسی تێدا نیە ڕۆژەکان چونکە خوددا دەفەرمێ سخرها عليهم 7 ليال و8 أيام حسومة إك 8 أيام حفت حوت روجة
ئەمە هەشتیش بێمانەی هاتۆ جارێکی تر ئەگەر ئەو ئەیامی نەحیساتە هەر هەشت ڕۆژەکە بێکەواتە لە شەمەوە تا شەمەی داهاتوو هەموو ڕۆژەکان نەحسە ئایا وایە ئێستا وان نییە ئەوە بۆ ئەوان بوو ئیدی کۆتایی پێهات خەڵک نەڵێ ئەنجامێک کریارین وان بوو ڕاستێتەوە بەڵێ مامۆستافی گفتکە کە بینە سەر ژیانە واقعی و یا عملیە ڕۆژانە مرۆڤان دیبینی کەسێکی خانیەکی نی بە خۆ دروست کرد یانجی سارەکە نی کڕی یانجی هەر تشتێکی نی جیانەوەی دا دروست بوو یان هاوسەرگیری کرد یعنی یەکیش وان تشتانە کرد یان بەرەکەت یاد ناودا یانجی بوونمونە تێدانینە ئۆتۆماتیکیان وێ هزرێدیکەتن کە بالفعل ئەوە بوو سەبەبی چەندێ خوشی بۆ من دروستکەت یان نەخوشیە دروستکەتن ئەوە لێرەش وەکو بڵین زیاتر باسی ئافرەت دەکرێت ینی غەدرێک لە ئافرەت دەکرێت غەدرێک لە ئافرەت دەکرێت بە ناوی پێغەمبەر و درودی خۆی لەسەر لە کاتێکا پێغەمبەر درودی خۆی لەسەر هاتووە باری سەرشانی ئومەتەکەی سوک کات و ڕێزش لە ئافرەت بگرێ و بە تایبەت مافی ئافرەت بپارێزێ کەچی بەداخەوە خراپ حاڵی بوون لە فەرمودەیەکی پێغەمبەر ئەمەی دروست کردووە ئەڵێن ئەوە نیە پێغەمبەر درودی خۆی لەسەر فەرمودەیەکی هەیە بۆمان دەجێڕێتەوە و فەرمودەکە ڕاستە و لە صحاحە هەیە و دەفەرموێ ئینەمە الشؤم في ثلاث بدبختي لسيشدايا في الفرس والمرأة والدار لأن بيغمبر واي نفرمو ألين برا ولا واي فرمو ألين أي كوات أو ني فرمو حصري كد ألين بدبختي هي للروايات ألين وتوتي فرميتي إن كان في شيء أجر لاشتياق داهبه ففي الفرس والمرأة والدار يعني بيغمبر فرموي بدبختي لسيشدايا لا أفرد دايا يا لا أسب دايا يا لا خانو دايا کەواتە خانوەکار خانووە ئێستا ئەسپەکەش بۆ بە سیارە و ئەو شتانە ئافرەتیش ئافرەتە باشە ئایا ئەمە چەند غەدر لە ئافرەت دەکرێت ماڵێک ئەمڕۆ کچێک دەخوازن بۆ کوڕەکەیان وا ڕێکەکەوێ ئیدی لە دوای مانجێک لە دوای ماوەیەکی تر گرفتێکی بەسییتیان تووشە بێ یەکسەرڕن ئەو ئافرەتە بەدبەختە بوو خەتای ئەوە بوو شومە کاکە وانی ئەڵێ ئەوە پێغەمبەر وای فەرمووە ئەم قسەیە دەبێت ڕاست کرێتەوە پێغەمبەر درودی خوای لەسەر من خەڵک بە جۆ لە من نەگرێ خەڵک جۆ لە زانای 1100 ساڵ لەمە بەربگرێ بەبزانین ئیبن قوتەیبەی دینەوەری کەی وەفاتی کردووە لە ساڵی 890 میلادی بە میلادی قسە دەکەم بۆی ئاسان بێ ئیبن قوتەیبەی دینەوەری لە 890 میلادی وەفاتی کردووە یعنی 1100 ساڵ زیاتر 1100 ساڵ لەمە و پێش زیاتر دەڵێ ئەم فەرمودێ کتێبێکی هەیە ئیبن قوتەیبەی دینەوەری طبعا ئیمامی غەزالی دەڵێ دین لە سێ کۆڵەکەی هەیە دینەوەر کە لە بینی هەمەدان و کرماشانە کووردە ئامێدی شارە زور ئەمانە دینان هەستاندوتەوە ابن قتيبة لكتابي تأويل مختلف الحديث عليه هذا حديث يتوهم فيه الغلط على أبي هريرة عليه أم حديثة هلا كتياية هلا كتيا عليه أبو هريرة سمع منه شيئا يعني من بيغمر سمع شيئا منه فلم يعه بشيكي لفرمودك لبيغمبر جو دروناك بەشێکی لە فەرمودەکە جۆلێ بۆ بەشەکەی تری جۆلێنە بۆیە قسەکەەوە هاتووە ئەژنا پێغەمبەر خدا ئەفەرمێ شوم لە هیچ شتێکان نییە ئاەتەکانمان خوێندەوە چۆن پێغەمبەر دەفەرمێ شوم لە سێ شتدا هەیە کە ئەوەیە بەو شێوازە بینەوە لای ئیمامێکی تری شافعی ئیمامی شافعی سەرمەزهبە لە دوای ئەو نەوەویە کە مەزهبەکەی ئیمامی شافعینەکە لە دوای ئەو ئیمامی زەرکەشیە ئیمامی زەرکەشی لە 1392 میلادی وەفاتی کردووە 1392 میلادی یعنی زیاد لە 600 ساڵ لەمە بەرۆفاتی کردووە کتێبێکی هەیە زەرکەشی شافعی ئەڵێ چی الإجابة لإيراد ما استدركته عائشة على الصحابة على الصحابة فرموديان بومان جراوتوا بس على عائشة زور زيرك بو چل حديثي صحابة كجراوينتو عائشة راستي كردوتو أم فرمودي كبيغمبر فرمويتي إنما الشؤم في ثلاث بدبختي لسيش الداية لخانو لجن لا أسب بونمونا على أم فرمودي عائشة دلي لمالي منوتراوه دلي أم فرمودي أبو هريرة نيوي جولي أبو نيوي كيف يشوي جولي وشد في دمي دمام مستر شو تاما توانا أمة محمد صلى الله عليه وسلم كأبو هريرة خلت يكري يانكو وهمك كريه أو تأذنان كيف تواني هالجريت أو كواتبيا بويا بيرد دي وتمان بيغمبر درودي خوي لسر ألين يك صحابي كردي هبوا نالين جابان كابان جاوان بويا كركي وتيان تو باوك الصحابة بو حديث ناجرته أو وتمان كرد ترساوى غلط بدمي بيغمبر وبكا وتي إن أبي كان لا يحدثنا عن النبي باوكم حديثي بما ناجر رايو مخافة أن يزيد أو ينقص بو أو نبادا كميكا وزياديكا وش نمون الفيران جاي ما مستكا أبو هريرة ناصرة وزورترين حديث واي
ئەە وەکو بژنی علامەت استیفان ئەی پرسیاری با بەڵێ. لەسەر کوی ئەی بەڵێ بەڵێ ئادەیت بۆیە گوتم خەڵک با جۆ لە من نەگرێ خەڵک با جۆ لە ئیبن قوتەیبەی دینەوەری بگرێ شەرحی مختلفی حەدیث تەویل و مختلف الحەدیث با لە جۆ لە بەدرەدینی زەرکەشی بگرێ پێشی 600 ساڵ الإجابة لما استدركت لإيراد ما استدركته عائشة على الصحابة عائشة بزين چی دەڵێ بڵێ کەواتە ڕاستیەوە فەرمودی چ تشت قيل لعائشة عليه بعائشة ينقول أبو هريرة عليه بيغمبر فرمويتي الشؤم في ثلاث نكبتي لسيش الدار في الفرس والمرأة والدار عائشة عليه لم يحفظ أبو هريرة عليه بجواني لبري نكر عليه شو عليه إنه دخل هات مالوا أبو هريرة هات جورو بيغمبر قصي دكر بو خلقي كتير بيغمبر لما لو قصي دكر بو هندكس أبو هريرة لوينية عليه دخل مقصي عائشة عليه دخل ورسول الله صلى الله عليه وسلم يقول أمقسكيتي كان أهل الجاهلية يقولون إن الشؤم في ثلاث في الفرس والمرأة والدار كواتا علي أبو هريرة هات جورو بيغمبر أمي تواو كردبو كان أهل الجاهلية يقولون خلشي سردمي نفامي ديان قد نقبتي لسيش الداية لخانو لأسبو لأفرد كواتا أو هاتو تجورو دانشتوا دروي نكردو إستا نیوەی قسەکەی جۆ لێ بووە کەواتە پێغەمبەری سڵاو سەربن ڤیاڤێ فکری ڕاست دەکەن ڕاستی کردووە بەڵام خەڵەتی گەهشتێمە کەواتە ئێستا وەکو چی وایە وەکو ئەو وایە ئێستا ئەو کەسەی لە ئەوڵی بەرنامەکەەوە لەگەڵماندایە جۆی لە هەموو قسەکانمان بوو یەکێک ئێستا کۆنتترۆلەکەی بەدەستە لە نیوە دەگۆڕێ نیوەی جۆ لێ دەبێت ئێستا من قسەیەک دەکەم دەڵێم یەکێک دەیگوت نەزیر پیاوێکی خراپ دوور لە تۆ وا بڵێ یەکێک دەیگوت نەزیر پیاوێکی خراپ ئەوەی ئێستا کۆنتترۆلەکەی بەدەستە و هەر لەسەر قەناتی 24 گۆڕی دەزانێت کە من دەڵێم یەکێک وای گوتووە ئێستا دووباری دەکەم یەکێک قەناتی 24 نییە ئێستا هەشتا نەگۆڕیوە دەڵێم یەکێک دەڵێ ئەو لەم کاتە دەگۆڕێ نەزیر پیاوێکی خراپ دەڵێ مامۆستا عەبدوڕەحمان جۆم لێ بوو دەیگوت نەزیر پیاوێکی خراپە من چم گوتم یەکێک دەڵێ بەس ئەو لەو کاتە گۆڕی ئەمە عائشە وا دەڵێ ئەڵێ لەم يحفظ أبو هريرة باشی لەبەر نەکرد إنه دخل كهات جوروا بيغمبر دي فرمو كان أهل الجاهلية يقولون إن الشؤم في ثلاث في الفرس والمرأة والدار جوي لو نبو كان أهل الجاهلية يقولون زمان جاهلية وايان دا قدك نقبتي لسيش الداي كواتا مامستا يعني أفا 1400 سال السر في فكرة دابورينا كبيغمبري صلى الله عليه وسلم أف أخفتنا قوتيا أفا دي تشاوب آساني هيتا چارە سەرکردن ناوی مجتمع مسلمان دا کە vê تێبگەهی درست قسەکە جوانە کەواتە ئەمە ئەوەمان پێ دەڵێ ئەوەیە کە خدا فەرمووی بۆچی قورئان غەڵەتی تێدا نییە ئەو قورئانە لەو کانە من عندی غەیری اللهی قورئانیشی خدا نەبوایە لەوەجدوا فیه اختلافا کەثیرا قورئان چونکە هی خودایەتی نییە کەواتە هەر کارێک مرۆڤ دەیکا و کۆی دەکاتەوە ئەوەی لێ دێ کەواتە ئەمەش ئەوەمان پێ دەڵێ بۆیە دەڵێن ئەبێ مراجعە بکرێ بۆیە دەبێت زانایان هەموو سەردەمێک مراجعەی ئەم بابەتانە بکەن ئەوەی من گوتم هیچ قسەی من نییە ئەف ئاخفتنە جەنابێتەوەی چەندێت گەینیتن کە هەر ئاخفتنێک ژێدەرێ فەرمودێ دەهات بیتن پێویستی پێ چەندێت و خۆ پشت ڕاست نەکەی سەدێ بەڵکوتن بە دووەدەچوونەکە جددی ئەمە ئەوەیە کە هەموو جار دەڵێن ئەڵێن سیاسیەکان دەڵێن لكل حادث حديث يعني لیان دەپرسیارەکە کە ئەگەر بەغدا بوو جێنەنار چ دەکەی دەڵێ لكل حادث حديث با ئەوە ڕووبدا ئەو کاتە قسەیەکمان دەبێ ئەمە سیاسەکان وا دەڵێن زانایانی فەرموود ئەڵێن چی ئەڵێن لكل حديث حادث هەر فەرمودەیەک ڕووداوێکی هەیە گەر ڕووداوەکە بدۆزیتەوە تا ڕووداوەکە نەدۆزیتەوە لێ تێکەچی کەواتە ئەبەت بیتە ئەرکێکێ ینی کو بڤی دەورەی ڕاببیتن چەندین فەرمودین دیتر بڤی ڕەنگەی هەنە کە فکرێن شاش دروستکردینە و بیە ئەگەراوێ چەندێک کە هەندێک جار تەسیر سەر ئیمانە مرۆڤانجی بکەتن ئەرێ ڕۆڵێک کێ بێ چەندی ڕابی بەدڵنیایی ئەرکی یەکێتی زانایانە ئەنی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لێرە باز دەکەین لەسەر تاسەری دنیاژە چووکە فەرمودە خۆر بۆ کورد نەهاتوە بۆ هەموو دنیا هاتووە بەتایبەتتر ئەگەر لە تەفسیری قورئانە هەڵەیە کرابێ کە بەشەرە ئەیکات طبعاً ئەبێت ئەو کەسێک کە ئیختیساسی تەفسیرە ڕاستی کاتەوە ئەو کەسەی ئیختیساسی فەرمودەی و علمی حەدیثە دەبێ ئەم شتانە ڕاست کاتە کەواتە زۆر گرنگە کە ئەچی بۆ کتێبی تەویل و مختلف الحەدیث بۆ دەرەکەوێ فەرمودەکە لە ذاتی خۆیدا هەڵە نییە بەس کەسەکە ڕاویەکە سەردەریکردن گەل فەرمودی ڕەنگە بەڵێ بەو شێوازە یا بەدرەدینی زەرکەشی کە ئەوە چل حەدیث دێنێ زۆری تری وتووە زۆر فەرمودەی تری ئەوە ڕاست کردوێتەوە بە هەمان بڵێت هەمان دەمدا ممکن نینە کە ناوە فەرموداندا هەندێک فەرمودە هات بنە هەلواسین تەنانەت ئەبێت ئەم بژنێ سیحاحجی
يعني ممكنه كتنافوانجي داتشتي هلا هاد اما بخاري بو اما كقولتم اما لبخاريه ولا بخاري اصح تردني بحسابي ويكا الصحه حكانا باز ذكري بلام لقل اوجدا اوتا كوتا بزفري ابن قتيبش واسي كردو لا مان كاتش تا زركشيش باسي كردو عائشه رضاي خويلي بچ دله نيوي حديثك جولي ابو نيوي جولي كوتا بزفري نفسر نافاروكا برنامج كان بحثا شومون نحسبونت كين زور جرما مستوى هندك جار بابت خون بيني نجيدا همان حالت هي بونو من كسك بيجيت اگر متخوي داديت دداني من هات در كسك عائله من دي مريتن اري افيتش دغينيتن باشا راست بش هي لحوت مليار و600 مليون بله حوت مليار و600 مليون وانيا بشر همو شو دخون بله بمليون هاشان خون دبينين وانيا هزاران لمانش دانيان دكوي كسيشان نامري بيني يعني ما قاعده وقانون نيه خلق خوي بو خوي درستي دك خلق خوي بو خوي درستي كدو اريكاك خروج للرجان باوك من اتشت تمنهم باوك من وفاتي كردو هيج ربتي نو بد ند دانيش من نخينش ديو نهج اتر عمره وقشتو تا حفتا صال وزيت روتشيو وفاتك وانيا اتر خو ام داخل روجك هرشكي وانيا خو ام جلبر روجك هردري اتر امان ربتي نيه بويك امشتاك ام نكارين ببيجين افا رانجت تايبت من ديا هندك كسر نا خدا قد ام تايبت من دي بكزنا داوا اما بتايب اما حمو مروفكان خداي قول الفرموي وان ليس للانسان الا ما سعى وان سعيه سوف يرى اما ايات بو مسلمان وبيباور بو باور دار وبيباور بو همو كسيك انسان بري او رنجد دوريته وكا شيكا كاري لسردك هندك جورجي ما مستدبيني كسك هيا خانوكي نو كريبونو من خانوكي جديده دما في عائله فد جوزي تدنافي خاني جديد دا دبيني رنگ دو سه نفر المالا وبمرن ساروان قلب ببيتن يان دهان تشتدي سريفي كسيبن اد في حالتي دا يعني نما فيك سروشتي وي كسيه في هزرا نيجاتيف ويا سلبي بكتن سبارت يعني كل توافق يعني كاتك والرؤدا كاتك والرؤدا يعني سمى حوالا كان روجانا اخوينو الا كردستان امريكاني هاتو شو بماندله همو صالك نزيكيك زياتر كمتر لهزار كس بروداوي هاتو شو دمرن ايا وان همو چنه مالي تازه ايا همو وان هاو سرگيريان كردوا خو من دالي تيدا من دالي بچوك نه هاو سرگيري كردو نه مالي كريو نه اسبي كريو نه سياري كريو ونيا كواتا اما همیشه دلين هاتو برو برياتي هاتو شو بيمان دلو لهمان كاتي شامل لوانيس ترانسبورتيشن لدرسي مواصلات لهندسه المدني خوندو معنا الله سي فاكتوري سركي هي بو روداوكاني هاتو شو یکم ئۆتۆمبیلەکەیە مەرکەبەکە ئۆتۆمبیلەکەیە دووەم ڕێگاکەیە سێم شۆفێرەکەیە ئەم سیانە پێکەوە تر یەکێکی تێکچوو هەمووی تێکە چێ وانە کەواتە لە ڕاستیدا ئەگەر ئێمە هەموو ئەمانە بخین لەسەر نەکبەتی و نازانم چی و چی و چی کەواتە دنیا هیچ قانونی نامێت هەمان بابەت دەمامۆستا بابەتێن هەم بەحەسکەین شتێکی تر هەیە بێژنێ شانس یعنی فلان کەس خدان بەختێکی گەلک باشە ئەرێ بەختبوونی ڕاستی بوو هەیە یانژی ئەو ژیوەکیوانە خوڕافات ئەبەدەن ئەم شتانە هیچ یعنی ئینسان خدا فەرمی وەقول اعملوا فسيرى الله عملكم ورسول والمؤمن أوي تقديس كرابي أوي بيروز كرابي لقرآن والدين دا كارة شو كتب بروانا استاكا يعني أمريكا شانسي هي أمريكا شو تولاتك هيجي تدانا بو بيشكوتن لما أوي 200 سال 300 سال دا أو أمريكايان دروس كله استاكا حكمي هم عالم دكا أو بشانس بوا ولاتك هيجي تيانا بوا هيجي تيانا بوا بيش ينخستوا أوروبا بيشي 400 سال أوروبا هم زوانقاو بو أوروبا هيج بيشكوتنيكي تيانا بو ئەوە لە 400 ساڵە پێشکەوتن ئێمە پێشتر پێشکەوت بووین چونکە بە عمل و بەکردەوەی جوان و خلافەی عەباسیمان هەبوو کە سەعاتی دروست دەکرد ئەو کات وانە دوای هاتینەوە سەر ئەم جۆرە فکرانە ئەوە گەشتوینێتەوە سەر ئەم بارودۆخە لە سەدەی 21 بەلێگەلێک جار دەبینی دوو کەس ئەدیگەلێکدانە بوو نمونەت ئێک پۆل تخینن تا کوتایا خوێندنێ بەلێ هەردووک وەکویەکیش خۆماندوو دکەن بەڵام نەتیجەیدا کەسێک دەلیڤێن باش دێنە پێش و دی پێشکەویتن کەسێکی تریش دلجێ خۆ بینیتن ڕەنگە ئەو کەس هێشتا زیرەکترژی بیتن ئەدویدەمەیدا ینی ئەف کەسە کە بێشتەویت و کەسێکی شانسی من شانسێتە بوو دروست نەبووە ئەرێ ئەوە نەڕاستیەکە باشە چەند جامە لە کتێبخانەی گشتی خوێندومانە کاتی خۆی بۆ پۆلی 12مان خوێندووە یان یا لە حەدیقەیەکی گەورەیە خوێندومانە یا لە ماڵی خۆتا دوو کوڕت هەیە کوڕ و کچێکت هەیە دوو کچت هەیە هەردووکیان پۆلی 12 هەردووکیان ئەخوێنن ئەڵێ وەڵڵای من 24 ساعات هەردووکیانم ئەبینی یعنی با بڵێن ئەوە هەردووچیان لەسەر کتێب بوون بە بەردەوامی بەڵام هەردووچیان وەک یەک ئیستیعابیان نەکردووە ڕاستەکەی تۆ دیمەنەکە دیوە دووەتە دەبێت بزڕیە خەلەلەوە کە ئەی چۆن ئەمی دیکە حەلی کردووە لە مێشکی خۆیان خۆ هەیە 12 ساعات ئەخوێنێ هەشە 5 ساعات ئەخوێنێ بەس لێ تێگەیشتووە کەواتە تو هەڵت نەخەڵەتێنێ دیمەنێک دەڵێ فلان و فلان مەبینی پێکەوە هیچ فەرقیان نەبوو وەکو یەک ئەیان خوێند
بەڵام ئایا وەکو یەک ئیسیعابیان کردووە نەخێر. دەستێت خۆش مامۆستای بەڕێز دیسا مەدوێتم چینە ناو شارین کوردستانێدا و پرسیارێکی ئاراستەی بینەرین بەڕێز بکەین سەرتان سەر شارین کوردستانی کە هاتینە وەرگرتن دەکەس ئەرێ بوو چووناتە چیە سەبارەت ئەف بابەتی ئەم بەحەست بکەین نەحس و شومی بفەرموودا بینەر. منیمانم بۆ نییە بینینی هەندێک شومی بەدبەختی بێنێ هۆی بەدبەختی بێنێ زیاتر خەڵک بەسەر کەسەکان بەسەر خۆیان نایەهێنن. ئەمن وەکو خۆم هیچ بڕوان بەو شتانە نییە و هەستەکەم هەر شتێک کە دێتە پێشت خۆت هۆڵت بۆ داوە هیچ شتێک شوم نییە ئەگەر بتەوێت بە شتێک بگەیت دەبێت خۆت هۆڵی بۆ بدەیت بۆی ئەبەت ڤانتشتانینە چونکە ئەوە ڕەب العالەمین بەحەستی هەبێت ئەوە دی هەزرە مرۆڤ سەر هەزرە خۆت نەوێت ڕۆ بدەوە وێ خەیاڵی بەخۆچێتیە ئەبەت مبواری بندنینە. ئەو کەسانەی کە بە ناوی ئاینەوە نوشتە و جاد و گوایە سەحر و کۆمەڵە شتی تر بۆ خەڵکی با بڵێن لە ئاستی خوێندەواریە ئاسێکی مامناوەندیانەیە یان نزمتریانەیە و بە تایبەتیش مینە زیاتر باوەڕ بەو جۆرە نیشانەکە و ئەوانەش دوورن لە ڕاستیەوە هیچ بنەمایەکی نییە. تشتێت تۆسە خەر تشتێت بێ بنەمۆنە ئەو تشتێت وسڵ چونکە قەدەر یۆجدۆیە وەکەرێک کەسێک خوبفی تشتی بینتە دەریە خەلاتە. پێم وایە ڕێژەیەکی زۆر هەیە لە پەنای دینە استغلالی ئەو وەزعاکەن یعنی ڕاستی خەڵکیی زۆرەیە بەس بەوەی هەیە لە سەرچاوی دینەکە نەگەیشتون ئەگەر لە سەرچاوی دین بگەن بەڕاستی هیچ تەجاوزێک ناکەن لەو حەدەی کە لە چوارچێوەی دینی ئیسلام هەر کەسێک هەبێت خۆ پێ پێش بێخەتەنیۆن تشتێکی وسۆ بنەکەرە تشتە چوتش بووی تشتی نینن گواز بێژمێ وڵای سپای دێ فلان تشت چێ بەتەنان ئەڤروکە من ئەڤر و ئەڤە نەدیت بۆیە چێ بێت خوسۆ چێنە بە ئەف تشتە خەر بەتاڵن. لە ڕاستیدا من وەکو خودی خۆم هیچ باوڕێکم بە چانس و بەخت نییە چونکە ئەگەر مرۆڤ بیەوێ هەر شتێک بەدەست بێنێتن دەبێ هەوڵی بۆ بدا تا بتوانێت ئەو کارە بەدەست بێنێتە. مەسەلەی غەیبیش بەس خوا غەیب بەزانێ و ئەو شتانەی کاڵنگ گوایە مەسەن ئاچێ وەڵا مەسەن ژنومێردێک عاجز بوون لە یەکجا بوونەتەوە گوایە ئەم بۆی چاکەکاتەوە هەمووی درۆ دەرەسەیە. من بۆری بۆ شوینە ئەبەت چکو ڕەبرالم کۆت چوو بتە نەویسێ داوە بیتن خورتاوە لە تەر زقیتای نوێشی چند بیت ئەو بیتن دید کێغۆ داوە بیتن. کەسانێکە بۆ باوەڕیان بۆ هەبوو مەساڵێ کوونە پەپ و شومە مەسەن کەروێشێک شومە کۆتر شومە ینی کۆمەڵە باڵندە و گیاندار ئەڵێ گوای ئەمانە شومە ئەوانە هەر لە کۆنەوە هەیە بەڵام مەسەن هەندێک کەس باوەڕی پێنیە کە ئاسی خوێنەواری بەرزە و هەندێک کەسیش کە با بڵێن زیاتر لە کەسانی لادێ و ئەو شتانە زۆر باوەڕ بۆ شتانەکەن چکۆش لەبەرەوەی ئاسی زانستی و با بڵێن خوێنەواریان نەگەشتوە ئەوەی کە ئەمە خۆی توانای خۆی نییە وەکو چۆن شاعیرەکە ئەڵێ کەرێک کە بارەکرا مەڵعی نەقیزەی لە خۆی پێ نەکرا ئێستا چۆن بەڵا دوورە قاتەوە تیاو کە زین و بە هیچی پێ نەکرا ئێستا بە مردووی چی پێکرێ. دەستێت خۆش بن بەشدار بووین بەڕێز بووچوونێن هەوە جوان و جێ خودا بوون و هەوە هەمیە تەکەس ئەخفتنێن مامۆستای کرد مامۆستای بەڕێز وەکە جەنابەتەژی گوهداریاوان بەڕێزانە کرد کە هەمیە تەکەس وێ چەندێک کرد کە شتێکی خەیاڵ و خوڕافەیە و هیچ ڕاستی بوونینە تنێ خودی تەعالایە وەکو بژنێ ئاگەل هەمی تشتێکی هەی ئەمما ئەف تشتێ دیکە هەمی گرێداینینە تشتێکی زانستی و شتێکی واقعیڤە ئەگەر ڕاستە خۆ بینە سەروی چەندێ مامۆستا بزانین فکرە شۆمبوونی یانکو نەحساتیە چاوە تێکەلی دینی بووە چ دەواازەیە کە بووی هاتیت ناوە کەلتوری گەلان کەلتوری گەلان مەسەلەن سجاری وایە گەلەکە دواکەوتووە هەیە پێشکەوت با سێ نمونەت بۆ بڵێن نمونەی سێگەل عەرەب هەتا وەکو شەهری حەرامیان هەبوو یعنی لە سەردەمی ئیسلام و لە سەردەمی پێشی ئیسلامیشە یعنی یەکێ لەو مانگانەیە کە پێیانەوت مانگی حەرام محەڕەمە یای لە محەڕەمە چی ناکەن شەڕ ناکەن یا بە معنایەکی تر چیان ناکرد پەلاماری ماڵی خەڵکیان نادا و غەزویان ناکرد و غەزەواتیان هەبوو عەرەب
عرب عادەتێتی ئێستا شەروایە ئێستا شەروایە پەلاماری خەڵکە دەن و تا لە ڕۆژاواش ئەوەی کە پێشی سوپای تورکیاکەوێ ئێستا شار غەزەواتەکات و پەلاماری خەڵکەدات و مریشکی شەدزێ ئەوە عرب ئەو سیفەتیان تیاماوە ئێستاکە غەزەوات و ئەو بابەت ولی سەرچاوێکی دینی نییە بۆ بچەندی اینجا کەمانجی ینی بزانە ناوی ئەو مانگانەش لە پێشی ئیسلامیشەوە ناوی مانگەکان هەرنرا بوو یعنی کاڵێ محەڕەم لەو مانگە هیچ ناکەین کە ئەنگوت سەفەر بخوێنەوە سەفەر هەندێکەڵێن لە چیەوە هاتووە ئەڵێن ئیتر تەواو محەڕەم تەواو بوو ئیتر قەبائیلی عەرەبی دەستیانە کرد بە غەزوی قەبیلەکانی تر چێ بەهێزتر وایە غەزوی ئەوی ترێ کرد گڵۆبی زەرد پێ هەلە بکە کایگوت سەفەر یعنی چۆن ئەڵێ سەفەر و ئەهلی مەکە یعنی سفرە بۆەوە شار وا دەڵێن هەندێک ڕیوایەت وا دەڵێ یعنی شار کە ئەنەوە هەمووی دەچوو دەردەچوو هەموو دەرەچوون بۆ چوو بۆ غەزوی قەبیلەیەکی تر کە غەزوی ئەویانیانە کرد ئەبوو بە مەتاعی ئەوان و شتومەکی ئەوانیان هەمووی ئەهێنا بۆ خۆیان طبعا ئەمە بۆ ئەولا بوو بە شوم مانگی سەفەر لە دوای محەڕەم سەرەتای غەزەوات بووە پەلاماری یەکتریان داوە کە پەلاماری یەکتریان داوە ئەو قەبیلەی تر ژینیان لێ بردووە شتومەکیان لێ بردووە تاڵانیان کردووە ئیدی کە تاڵانیان کردووە ئەو مانگە بوو بە مانگێکی شوم ئەمە پەڕیوەتەوە هەتا ناو کوردەواری من لە مناڵی خۆم دیومە لە مناڵی خۆم دیومە لە کۆڵانی خۆمان لە گەڕەکی خۆمان کە ئەوون مانگ سەفەرە هەر جۆم لە شکانی شتە بوو ماڵێک گۆزەیەک یشکان ماڵێک کوپەی ئاوی دەشکان ماڵێک شەربەی دەشکان ماڵێک شوشەیەکی دەشکان ئەمودەوە چیە ئەنگوت مانگ سەفەرە یعنی چیە سەفەر دەیانگوت مانگێکی شومە شتێک بشکێنە بۆ ئەوەی کەس تووشی شتێکی تر نەبی خۆت شتێ بشکێنە شتێکی زیاتت هەیە بیشکێنە بابەمە کەلتوری عەرەبی بووە پەلاماری یەکیان داوە وەرە بۆ گەلانی پێشکەوتوو وەرە بۆ ئەوروپا و ئەمریکای ئێستا بۆ پێشکەوت نەشەوە پێیان وایە ژمارە 13 شومە خۆ بە چاوی خۆم بینیومە ئەچتە هەندێک ئوتێلیان لە 12ەوە دێ ئەکسەرە بێ بە 14 قاتی ینی وجودی نییە ئەبینی یعنی ئەمە چی ئەمە بەڕاستی ئەمە مانای وایە ئینسان ڕەنگە لە ڕووی زانستیشەوە پێشکەوێ بەس لە ڕووی هزری و لە ڕووی دینی و جاری وای هەردووە کەوتووە کەواتە ئەو ڕقم 13ەیە لە لای ئێمەش ئێستاواڵێن ئەڵێن فڵانە کەس نێوچەوانی 13 ئەخوا نییە هیچ بەشارێک ئەمە ڕاست نییە باشە ئەوە لە ئەوروپا وایە باشە وەرە بۆ گەلێکی تری پێشکەوتووی وەکو چین وەکو کۆریا باشوور خۆ پێشکەوتون لە لای ئەوان ژمارە 4 شومە لە هەندێک وڵاتی ئەوروپی ژمارە 4 ژمارەی بەختە ئێدەی باش ئەو معنای چییە بۆ لە هەندێک وڵاتی ئەوروپی بخوێنەرەوە ئەڵێ ژمارە 4 ژمارەی بەختە لە کۆریای جنوبی ئەڵەن ژمارە 4 بە لەهجەی ئەوان ینی مردن جۆرێک بەو مانایە دێ وتنەکەی بە زمانی ئەوان ئێکەوەتا من ئێمە هەموو ڕۆژەڵێن ژمارە 4 هیچ مشکلێشمان نیە کەفتشتە وجود هەبیت لدەف عەرەب بۆ پێشی ئیسلام بێتن ئەری ئیسلامی چ ڕەدەک هەبووە بەرەمبەر vê چەندێک و ڕاستڤەکردنی بوو بکرد ڕاستە بۆیە موسڵمانان بەعکسی جاهلیەت وتوانە سەفەر الخەیر کە موسڵمانی ڕاستەقینە کە پێغەمبەر هات درودی خوای لەسەر کە ئەم تاڵانی و پەلاماردانی یەکەی پێ مەنعکردن ئیدی فەرمووی مەڵێن سەفەری شەڕ بڵێن سەفەر الخەیر ئەوە ئێستا هەر باوە ئەو ناوەیان بۆ ئیزافە کرد بۆ ئەوەی کەوا شومەکەی لە چۆ بوو شومەکەی لەوەی پەلاماری یەکەدەن شومەکەی لەوەیەکەوە مانگی حرام نامێنە و پەلاماری یەک دەدەن جا ئیسە لا ئێمە لا عەرەب سیفەتێترە بوو مانگی شەوال ڕەمەزان تەواو نابێ دوای ڕۆژوو ناشکێنی شەوال کوردەواری پێڵە شەشەڵان دەیانگوت زەواج لەو کاتیان نابێ هەتا لە کوردەواری خۆمانە دەیانگوت زەواج لە مانجی سەفەریشا نابێ زەواج بکەی بینی یا هەندێک لە شیعەکان لە محەڕەمان نیکەن ئێوان لەبەر تەعزیە لە ئیمامی حوسێن شەیب عیلاقی نییە بەم بابەتانەوە یا مەسەلەن کابرایەک ئەڵێ جۆم لە دەنگی قەڵەڕەش بوو یعنی چیە قەڵەڕەش بم ڕۆژگارە خۆ هەر دەنگی دێ وانە باشە ئەڵێ وەڵا بووم کوندە بەبوو ئەوەم بینی باش ئەوە ڕەبتی چی ئەسەن ئەمەش قسەیەکی تر لە لای ئێماڵێم کوندە بەبوو نیشانەی شومە لە ئەوروپا کوندە بەبوو نیشانەی حکمەتە ئەگەر باسی حکمت بکەی لۆگۆیە بکەی بۆ حکمت ئەوە دادەن دەڵێن ئەمە ڕەمزی حکمەتە کەواتە ئەمە هەمووی ئەم تکاریم بێژین کە سەرچاوێ هاتنا vê fikrê نەکتنی دین بووە بەلکو عادات و تەقالیدی گەلانە بگشتی بەڵێ ڕاستە عادات و تەقالیدی گەلانە ئەوش لە هەندێک شوێن بۆ هەندێک شوێن هەمووی تێکەڵ بە یەک دەبێت بە تایبەت ئێستا کە بەشەریەت لە ڕێگەی تۆڕەکانی کۆمەڵایەتی و ئینتەرنێتەوە هەمووی ئاگای لەیەکە ئەم شتانە زیاتر تێکەڵە بێ بەس ئێمە عەقڵمان هەیە دەبێ ئاگادار بین ئەوروپا خۆ پڕی عەقڵەکانیان وا ناکەن یان لای ئێمە لە کوردەواری کابرایەک دێوەرەیە لە گوندێکەوە یەک کۆمەڵ وەرەقیان بۆ نووسی ئەڵێم ڕۆ بۆ شار ئەمانەمان بۆ بێنە جاران وا بوو بە کەروبڵاق قەچوو یەک کەسە چوو شتەکانی لە شارە کڕی وەڵا پاش نیو سەعاتە گەڕایەوە کاکە بۆ گەڕایتەوە وەڵا پژمیم یەک جار سەبری هێنا دەبێ بگەڕێمەوە یعنی ئێستا گەر ترامپ
بچێ ئیتیفاقێکی نەوەوی لەگەڵ پۆتینا ئیمزا بکە یەک جار بپژمێ دەبێ بڵێ وڵا سەبری هێنا ئەم ئیتیفاقەتە ئەجیلکەین دنیاکەی لەسەر ئەمانە وەستاوە یعنی کەسی ئاقل دنیاوە ناڕوە ئەمە خەڵکی کەسی دواکەوتوو شتێکی ئاوا دەبێت کاکە حساسیت هەیە دەپژمی یەک جار دوو جار دەپژمی سێ جار دەپژمی وڵاگە دوو جار بوو باش ئەمان هەمووی بەلێ مامۆستا گۆڤی جانەبێتە بەحسا جیهانەکە بەرجەستت کەتن کە لەژێر هەیمەنەتە عەقلی بیتن بەلێ ئەگەر ئەم چینە جیهانە ڕوحانیدا ئەرێ کارتیکردنە خۆنینە کە وەک ڕوح مرۆڤ تعاملێت گەلوان تشتانە بکەتن بڕوانە یعنی ئەمانە هەمووی بیرکردنەوەی ئەوێ پیاوێک لە مێژوودا ڕووداوێکی جوان هەیە لەسەر ئەمە پیاوێکە بوو پیانەوە ئەمیری خۆراسان خۆراسان پێشی 800 ساڵێک ئەو ئەمیری خۆراسانە ئاوها بوو دەیگوت من تاقیم کردوتەوە دەرچم لە ماڵ یەکەم کەس نابینا ببینم پیاوی چۆر نابینا ببینم ئەو ڕۆژەم نەگبەتی ئەمە نمونەیەکی باشە وەڵا هاتە دەرەوە لەگەڵ دەست و پەیوەندەکەی ئەچون بۆ ڕاوشکار یەکەم کەس نابینایەکی بینی گوتی ئەوە من ئەمڕۆ ڕۆژێکی نەگبەتیە ئەو پیاوان بۆ بخەنە سجن هەتا ئێوارە دێنەوە اینجا دڵم ئاوە خواتەوە وەکوڵێ پیاویان خستە بەندیخانەوە هاتەوە ئێوارە هاتەوە بەریاندا وتی ئەمەوێ ئەمیری خۆراسان ببینم نابیناکە گوتی وتی قوربان تۆ بۆ منت خستە بەندیخانەوە وتی من عادەتم وایە بەیانیان یەکەم کەس بێمە دەرنابینا ببینم تووشی نەکبەتێ بم ئێوتی قوربان تۆ ئێستا ڕاوت کرد وتی وتی چیت گرتووە وتی وەڵڵی هەرچی شتی باشە گرتوومەوە یعنی شتم کەروێشکم گرتووە کۆترم گرتوانی ڕاوێکی باشم کردووە ئێوتی ئەی من کە تۆ منت بینی وانە ئەوە تا خۆ خێرێکی باش هاتە دەست بەس من نەکبەتی بووم بۆ تۆ ئەگەر هەبێ یا تۆ نەکبەتی بووی بۆ من ئەو تا من تۆم بینی تۆ منت خستە بەندیخانەوە من ڕۆژ تا ئێوارە کەواتە تۆ نەکبەتی بووی بۆ من نەکبەتی نەبووم بۆ تۆ وەڵڵی ڕاستەکەی تروازدەم قسەی بێنم و عفوی کردو یعنی و کوچان لە داوای لێبوردنی لێ کردو ئەوی مەبەستم چییە مەبەستم شتەکە دوولایەنە یعنی کە کچێ شوەکە بە ماڵەیەک بۆچی ئەڵێن وەڵڵەوەتی ئەم کچەمان هێنا ئەی باشە ئەم کوڕە زاوایەش خۆ نەکبەتی بوو بۆ ماڵی خەزوریە بێ هەم ڕۆژ بڵێن لەوەتی ئەم کاورەیە بۆ بە زاوای ئێمە بەرامبەرە بەستر فەقیرە هەر بەشنەکە وێرن ئەڵێن ژن نەکبەتیە کاکە پیاوی شووە نەکبەتی نییە نی قسەکەم غەڵەتە کەوتم نەکبەتی نییە ئەگە بڵێ وایە شتەکە دووسەرەیە دوو کەس یەکە بینن شەڕەکەن کە شەڕەکەن ئەڵێ وەڵای وەختە من خۆم ئەمزانی ئەمڕۆ تۆم ئێکاکە بەرامبەرەکەش وایە کەواتە من ڕەبتی نییە بەم بابەتانەوە یا مەسەلەن گڵۆپێکە کوژێتەوە یان نەفسیە شتەکان نەفسیە پاشایەکە چێ بۆ شەڕ حماسەی گرێ و نییە جەیشەکەی ئینەکەن جاران گڵۆپ نەبووە هین هەبووە ئەوە چی پێڵان ثورەیە بەچی ئیشەکە خۆ کارەبان نەبووە زەیتی تایە زەیتەکە ئاگری لێ دەیت و ئیشەکە باشە ڕمەکەی یەکێک ڕمەکەی بەرز کردوێتەوە داوێتی لە ثورەیەکە نەوتەکە و زەیتەکەی هەموو ڕژاوە وتیانە وڵای پاشە مەڕۆ بۆ شەڕەمە نەکبەتیە ئەوە لە ئێستەوە ڕووناکێکە نەما وانە ئەمە ئەگە بە قسەی ئەمە بکە ئەوە ئەڵێ نەکبەتیە یەکێکی تر ئەویست هەر بچن بۆ شەڕ وتی قوربان با بڕووین ئەوە نیشانەی ئەوەیە سەری ڕمی تۆ ئەگاتە سوورەیە ئەستێرەیەکە لە ئاسمان بە معنای ئەوەیە ئەی بینەوە نەفسی وتی وڵا قسەکەی تۆ باشە با بڕی ئەوینی چۆنە یعنی دوو کەس دوو تەفسیرت بۆکە خۆتی هەڵی ئەبژێری کام تەفسیری باشە ئەف دەروونێ مرۆڤان دەما بە خۆت دروستکەتن کارتێکردن هەیە جیانە واقعیدا نەخێر بەس ئەوەندەیە یەکەم زەرەرەکانی چییە هەمیشە لە خەفەتە ئەژەی هەمیشە تۆ لە خەمە ئەژەی وەڵا ئەمڕۆ خەونی ئاوام بینیوە ئەبینی ئەی باشە جاران ئەیانگوت ئینسانی باوەڕدار ئەوەندە بە خەبەر بوو هەر خەریکی ئیش و کار بوو کەم دەخەوتن مسلمانی قەدیم کەم دەخەوت لە نەتیجە چییە بوو خەونیشی کەم دەبینی بۆیە هەموو تاریخی ئیسلام تەماشاکە بگەڕێ بۆ تەفسیری ئەحلام خەوبینین لێکدانەوە چی هەیە هەر ئیبن سیرین هەیە بۆچی چونکە ئەوەندە نەخەوتون تا ئەوەندە خەون ببین و خەون لێکدەنەوە ئێستا لە هەر سەرە کۆڵانێکێشە خەون لێکەداتەوە بۆ چونکە خەڵک شەو ڕۆژە خەوێ تەوان کە بشخەوی خەوە بینی 24 ساعتیش لەسەر لاپتۆپ و ئایپاد و ئەم هەم ڕسمە دێوەزمە و ناشرین نەدەبینێ وڵات تابعین دەتەخەو هەردەبینێ کەواتە زروفەکە زۆر ئەم زمانە زمانی سوورەیە هەتا زمانی پێشووتر چی بوو زمانی رادیۆ زمانی سەماع بوو زمانی پێشتر زمانی وشە بوو ئەم زمانە زمانی ڕسمە عەسری وێنەیە ئەم هەموو وێنەی تۆ ڕۆژانە لە ئایپاد و لاپتۆپ و چی دەبینی هەمووی لە مێشکت خەزن دەبێت ئێشەو دەگەڕێتەوە خەون دەبینی کەواتە زمانەکە خۆی خەونەکەی زیاد کردو ئەمانە معنای نییە ئەف بابەتێنها ئەم بەحث کرد مامۆستا بەڕێز ڕووی سلبیە vê meseleyek û mirov terkîza xwe canebekê silbî da bikarbînîtin belêt heman demda terkîza mirovî li canebekê îcabî jî mumkin e mirov mifaylê bibîntin بەڵێ بەست ئەوەندە بزانە یعنی مەبەستم جانیبە من لایەنە ئاینەکەی باز دەکەم یعنی پێغەمبەر فەرمووی من ڕەدەته الطیەرەة فەقەد ئەشرەکە هەر کەسێک بەتەما بوو بچێ کارێ بکە
ئەنجامی بدە ئەو کارە کە ئەوێ ئەنجامی بدە بەهۆی شتێکەوە لەمانە بگەڕێتەوە بڵێ وەڵا بوو من بینی بڵێ قەڵ ڕەشم بینی بڵێ پژمیم سەبری هێنا هەر یەکێ لەمە بکە فقط ئەشرەکە پێغەمبەر وە قسەی من نییە پێغەمبەر دەفەرمێ ئەوە شەریکی بۆ خوددا داناوە لەبێت چەندێک پەیوەندی بشرکێ بە هەیە لەبەر ئەوەی کە پێی وایە غەیری خودداش کاریگەری هەیە لەسەر ئەوەی ژیانی ئەو خۆشکە یا ناخۆشیکە ئەومانای شەریک پیاکردنە ئەو کەسەی بڕوای وایە دەنگی قەڵەڕەش ژیانی ناخۆشەکە و بینینی کوونە بەبوویەک دەنگی ژیانی ناخۆشەکە و بینینی کەسێک و نابینایە کوچی ئەم قسە بێمانایەنە ئەوە نیشانەی ئەوەیە بڕوای بەوە نییە کە ئین الله على كل شيء قدير بڕوای بەوە نییە کە تەنها و تەنها دەسەڵات لە لای خوددا تەوفیقی إلا بالله دەسێتت خوشماوسەکەوتە بچینە دوماهی خاڵکە بزانین چارەسەر چییە بوو بێ چەندێ چەوە گەل کۆمەڵگە مجتەمع دلوێ چەندێ ڕزگار بم تایبەتی گەلانên کوردستانی چی بەڵێ بزانم من وەکو مەموشان مستەفا زەڵمی بەڕەحمەت بێ قسەیەکی بکردایە ئەوەندە یەقینی هەبوو دەیگوت کاکە بۆ ئەوەی کە بزانن ئەمە قسەی من نیە قسەی خوددایە بەس ئاەتەکە دەخوێن بۆ خوددا دەفەرمێ ما يفتح الله للناس من رحمة فلا ممسك له ئەمە بکە بە کوردی خوددا دەفەرمێ هەر کاتێک خوددا ویستی بوو دەرگای ڕەحمەت لە خەڵک بکاتەوە فلا ممسك لها تشتێک ڕناگری هیچ کەسێکی تر نییە بتوانێت ئەو دەرگایەدا بخاتەوە ئیتر ئەمە چییە یعنی ئەم قسە واسانە چییە وما يمسك فلا مرسل له من بعده دەرگایەک خوددا دایخست بێ دەرگای شەڕ دەرگای خراپەکاری بەرامبەر بە ئێمە مەگرێمە بەم ڕۆژگارە کاکەم هەموو ڤایرۆس و دنیا و نازام چی دکتۆر پێمان دەڵێ خۆت بپارێزە ئەوە پەیوەستە بە زستان بەلێ ئەوەی چەندێت گەینتن کە مرۆڤی هیچ ئێرادەک نامینتن هەموو شتێک دەستی خودەیە نەبەو مانایە بێت هەبیت نەوێت نابیت نە باڕوونی کەمەوە یعنی تۆ کە ئەتەوێ بەرەو کارێکی خێر بچی ئێستا ئەتەوێ بەرەو کارێکی کاڵێ دەرگای خێرێک کارێکی خێر کە تۆ ئەتەوێ ئەنجامی بدەی مەترسە لە کەسێک لە هیچ ئینسانێکی تر مەترسە کە ڕێگەل لێ بگرێ یان بە مانایەکی تر پێت دەڵێن فلانە کەس و فلانە کەس و فلانە کەس نوشتە لێ دەکەن جادو لێ دەکەن یا بە مانایەکی تر پێت دەڵێن فلانە کەس ئەوەت بینی ئەوە وایە ئەوەت بینی زەرەر دەکەی ئەوەت مادەم جۆ لێبوو زەرەر دەکەی قەت ڕوونادە معنای چییە چونکە تۆ ئیمانت بە خوددایە ئەنکە وەختنا خودی تعالی پتر ئەبدێتکردنە ئیرادە ئینسانیە ئەی وان لەیسە للئینسان إلا ما سعى يعني زۆر گرنگە لەمە تێبگەین یعنی خوددا لە خۆڕا دەرگای ڕەحمەت لە کەس ناکاتەوە تا بڵێ هەر لە خۆڕایی کاتەوە دەرگای ڕەحمەت لەو کەسانە دەکاتەوە کە کار دەکەن بۆ کردنەوەی ئەو دەرگایە دەرگای شەڕ لەو کەسانە دادەخا کە کار دەکەن بۆ داخستنی ئەو دەرگایە ئەی بۆ دەڵێن تەمەنی مرۆڤایەتی ئێستا درێژتر بووە بۆ دەڵێن تەمەنی مرۆڤایەتی باشتر بووە بۆ دەڵێن سەحەتی مرۆڤ باشتر بووە چونکە دەرگای زانست کراوەتەوە مرۆڤ کردوێتەوە لە ئەنجام ژیانی خۆشتر بووە ئەو ئاسانکاری ئێستا زۆر لە تەلەڤیزیۆنە لە بەتەمەنەکان دەپرسن دەڵێن ئێستا خۆشە یا جاران دەڵێن لە ڕووی پێشکەوتنەوە ئێستا خۆشترە من جاران بە مەشکە ئاوم دەهێنە ئێستا لە ماڵی خۆمەڵێ بۆڕی دەکەم و حەنەفی دەکەمەوە ئەمە ئاسانکاریە جا مەبەستم ئەوە بوو کە خوددا دەفەرمووی ما يفتح الله للناس من رحمة فلا ممسك لها کە تۆ ئیمانت بەمە بوو دەبێت لە خەڵکی تر نەبەتەمای ئەو خەڵکە بی زەرەرت لێ بدەن نەسوودت پێ بگەێنێ باشە وەرە بۆ لای پێغەمبەر درودی خوای لەسەر پێغەمبەر ئامۆژگاری ئامۆزای خۆیەکە ئەفەرمێ یا غولام ابن عباس احفظ الله يحفظ يعني شلون احفظ الله ئەمە قسەکە دەڵێت تۆ خوددا بپارێزە خوددا دەتپارێز پێویستی پاراستنی ئەمەیەکە دەڵێم ئەبێ و لە وشەی خوددا پاراستن و خوددا دەرگای کردەوە دەرگای شەڕی داخست دەرگای خێریکۆ تێبگەینیانی هەمووی کاری ئەمەیە احفظ الله يعني بەپێی ڕێنماییەکانی خوددا بڕۆ بەڕێوە يعني احفظ چی تعالیم الله يعني ئەو ڕێنمایانەی کە خوددا پێی گوتووی وابکە 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 و کورد دەڵێ ڕازگۆ بۆ بچۆ ناوچاوی شێر ئەی ئەگەر تعالیمێت خودی تعالت وازح نەبن دەف خەڵکێکی دەمی چ بکەن ئەبێ ئەو کەسە پێغەمبەر هاتووە بۆی ڕوون کردوێتەوە پێغەمبەر نەماگەم بەحسە ڤێگاڤێ بکەین جڤاتی زانای ئاین یهاتیە پارچە پارچەکردن ناو چەندین ئایدۆلۆژی فکراندا ویدەمەی دەف خەڵکە چ بکەن ئەیدێ ئەمەیەکە ئەمە ئەڵەن باشە دەڵێن ئەگە خەڵک نەخۆش کەوت ئەبێ ئیشی چییە چاچیکە دکتۆر باشە ئەی ئەگە یەکێک گرفتێکی یاسایی هەبوو ئیشی یاسا ناسان ئۆل هەر کەسێک گرفتی لە دینە هەیە ئیشی زانای ئاینیە ئیشی زانای ئاینیە چونکە تەخەسوسی ئەم کارەیە ئیشی زانستە ئیسلامیەکانە ئەمە چەند شتێکمان نییە ئەمەوتە چەند شتێکمان نیە کەواتە هەر کەس ناڵێت تەخەسوس کەواتە چارەسەرکردنی ئەم بابەتانە بۆیە بینی وەزارەتی ئەوقاف بۆچی داوا لە وەزارەتی ناوخۆکە شوێنانی نوشتە و جادو و فاڵ و شتی تیاگرێتەوە دایخە
چونکە ئەزانێت لە پاڵ دینە ئەکرێ مادەم بە ناوی دینەوە ئەکرێ ئەو تەدەخولەکە وایە کەواتە ڕاستکردنەوەی عەقیدەی خەڵک کاری زانای ئاین نییە ئێمە وەکو ڕۆشنبیری بەس دەرگایەکی لێکەینەوە ئەجنە کاری زانای ئاین نیەمە احفظ الله يحفظك ڕێنماییەکانی خوددا بپارێزە خوددا چی پێفەرمووی ئەوە بکە خوددا دەتپارێزی ئەمانەی ئەوە دەتپارێزی ئەو جا فەرمووی احفظ الله تجده تجاهك ڕێنماییەکانی خوددا و بە قسەی خوددا بکە خوددا لە ڕێی خۆتە دەبینیتەوە واعلم وإذا سألت فاسأل الله ئەمە معناه يعني کە داوا دەکەی لە خوددا داوا بکە یعنی چی لە خوددا داوا بکە ئاخر تو ئیشتێک لای حکوومەتە خۆ نابێ حکومت بڵێ بڕۆ لە خوا وایە چی داوای موچەکەت پێ بڵێ بڕۆ لە خوای داوا بکە ئەمە نابێ هەمووی وردی کەیتەوە دەبێت لێ تێ بکە یعنی چی وإذا سألت فاسأل الله گرنگەکەی لێرەیە یعنی بەمانە وەختێ داوا دەکەی لە خوددا داوا بکە خوددا یعنی لە چی خوددا داوا بکە یعنی بە پێڕێن خوددا چونکە دوعای فێر کردین دوعا چۆن دەکرێت بە شێوازێک دوعا دەکرێت خوددا فێری کردین وإذا استعنت فاستعن بالله يعني هەموو ئەمان باتەوە لای یەک ئەمان باتەوە لای یەک کە خوددا یەک دڵی پێداین پێمان دەڵێت تۆ اعتیمادت لەسەر خوددا بێ ئەمە چیت بۆ دروست دەکە ئەخر ئەگە یەکێ بەڕاستی بڕۆی بە خوددا بێ من دەڵێن خوددازان هەیە و خوددا ناسێ من جوان نەڵێن ئەگە یەکێ بەڕاستی خوددا بناسێ ئەچێتە هۆی ئەوەی کە ئیدی لە شتی دیکە نەترسێ لە شتێ من نورسی بەدیع زەمان سەعیدی کوردی قسەیەکی وامەوە دەکا دەڵێ یەکێک لە بازار دەڕۆ ڕەشمەیەک حەبلێکی بەدەستەوەیە دەفەرعی هەیە دەسەگی پێوە دەسەگی دڕی دڕندەی پێوەیە دەسەگ هەرێکی قایشی خۆی پێوەیە و ڕەشمەی خۆی پێوە لە دەستی کەسێکدایە ئەڵێ وەختێک کە تۆ تەماشا دەکەی لەو سەگانە دەترسی هیچ ڕێزێکت بۆ خاوەنەکەی دانەناوە چونکە ئەوە دەستی خاوەنەکەیەتی هەردەی ئەو بەرەڵای کە دێت گردوشێتی نایە کەواتە تۆ کە برادەری خاوەنی سەگەکانی چییە بێ لە سەگەکان ناترسی وایە بەمانایەکی تر دەفەرمێ ئێمە لە دنیادا کە خۆمان یەکلا دەکەینەوە خوددا دەناسین لە شەڕ ناترسین ئیدی کە خوددا دەناسین ئیدی ئێمە دەبینە هاوڕێی هەموو چاکەکاران کەواتە ئەوە خوددایە دەتوانێت بمبان پارێزێ لە شەڕی ئەو کەسانی کەەوە شەڕ دەبەخشنەوە جەمە بەستمەوە بوو کە پێغەمبەر فەرمووی واعلم بأن الأمة لو اجتمعت على أن ينفعوك بشيء لم ينفعوك إلا بشيء قد كتبه الله لك أمانة معناي چییە معناي وایە ئومەت هەمووی کۆ بێتەوە سوود بە تۆ بگەێنێ ناتوانێ بیگەێنێ ئەگە خوددا ڕەزامەند نەبێ زیانیشت پێ بگەێنێ هەر ناتوانێ جا فەرمووی رفعت الأقلام وجفت الصحف ئەمە قسەی خوا و قسەی پێغەمبەر کەواتە ئێستا دەبێ ئێمە هەمومان بەو شێوازە مامەڵە بکەین لەگەڵ ئەمەیە خوددا بناسین پێغەمبەر ڕێنمایەکانی خودای بۆ هێناوین شتێک نییە بە ناوی نەگبەتی شتێک نییە بە ناوی شوم شتێک نییە بە ناوی بەدبەختی شتێک نییە بە ناوی خۆشببختی کردەوەکانی خۆمانە دەخوێنین کار دەکەین ئیش دەکەین ئەوێ کەواتە ئەم وتم دوو کوڕت هەبێ ئەوەی کە دەرەجەی باشی هێناوە ناڵێ وەڵام من بەختم هەبوو دەڵێ کاکە وەڵی دەسێری کە ئەموو ئەوانەی یەکەمەکانی کوردستان تەماشایان کە چ دەڵێن ئەڵێ وەڵا کەکەم ئەوە نەسەعاتە خوێندومانە زۆر بەشیان خەڵکی دەرەوەی شارن یعنی چی لاپتۆپ و ئایپاد و نازام چی و چیمان نەبوو وایە ئەوانەمان نەبوو شتیان لە خۆیان دوور خستوتەوە مێشکیان ساف بووە خوێندویانەوە فاکتەر هەنێت کەواتە چێ دەڵێت هەمیشە ئەوانەی کەوا دەرەجەی خراپیان هێناوە ئەوەی کە فاشی لەبێ ئەوەی کە ئەدۆڕێ لە تۆپێنە ها تۆپێن تەماشاکە لە کۆتایی یاریەکەیە ئەوانەی کە بردویانە تۆڵێ وەڵام بە قسەی مدەڕبمان کرد ڕاهێنەر و پلانەکەی ڕاهێنەرمان بە جوانی جێبەجێ کرد من زۆر سەیری تۆپێن زۆر دەکەم ئەوەی کە دەدۆڕێ ئەڵێ وەڵای قەدەر الله و ما شاء فعل کە خوانەی دۆڕاندی خۆ دیاریت خراپ کردو خۆ دۆڕاندوتە جا لەبەرەوە ئەوروپا هەندێکیان ماوە لەم خوراافاتانە بەس خەڵکە عاقڵەکەی وڵات بەڕێوە دەبە جابێ زۆر ئاگادار بین ئێمە خۆمان لە دەستی بەدبەختی و شوم و ئەم بابەتانە ڕزگار بکەین خۆمان بینە دەستی خوددا ڕێزدار عەبدوڕەحمان سەدیق زۆر سپاسیا جەنابێتت کەین سەروان پێشکەشکردنە هەموو پەیوەند جوان و هەژی بینەرن بەڕێز زۆر سپاسیا وەژیت کەین کە هینژی پێشکدار بوونت بینەریەدا و هیویا ماوەشیاویتن خزمەتەکە بچیک پێشکەشی وین بەڕێز بکەین سەبارەت ئەف بابەتێمە بەحث کردی و زۆر سپاس بۆ هەفکارن بەڕێژی کە دگەلمەتمان دوو بوون ببینم خێر و شاد تا خەلەکە کادی خدای مەزن هەمیان بپارێزیت